گەڕێنەوە بۆ هۆکارە کەلتوریە پیاوسالاریەکە کە ئێمە کەلتورێکی پیاوسالاری یاخود بڵێن سیستەمێکی سەرمایەداری کە لە نێو کۆمەڵگادا ڕێگی داکوتاوە و کە بە هەردوو هەم بە سیستەمەکە هەم بە کەلتورەکە ژوا دەکات کە ژنان زیاتر پێگەی ژنان بچووکتر ببینرێت یاخود بە لاوازی سێر بکرێت ئەمە بەشێکەوە بەشێکی دیکەش بۆ بەشێکی زۆری میدیاکان دەگەڕێتەوە کە پشت بە توانای و هێزی ژنان نابەسترێت یاخود بڕوایان بە توانای ژنان نییە کە لە نێو بابەتە سیاسیەکاندا یاخود لە ناوەندە بڕیارەکانی دامەزراوەکاندا ببیندرێت و یاخود بڵێن بەشێکی زۆری ژنان هەیە کە لە هەموو بەشەکانی بڵین لە هەموو کایەکانی ژیان لە هەموو بەشەکاندا کار دەکەن یاخود ڕۆڵیان بینیوە لە پێشخستنی دەستگاکە ئەمانە هەمووی بڵێن وا دەکات کە پیاوان بە بچووکتر سێری ئەو توانای ژنان بکەنوە تەنانەت میدیاکان بەشێکی زۆری بۆ تا ڕەخساندنێکی بە ڕێژەی کەم بۆ دەرفەتی ژنان کە گویان لێ بگیرێت یاخود لە نێو بەرنامە سیاسەکاندا ڕنگ بدەنەوە و هەرچەندە هێندێک لە ژنانی ڕۆژنامەنووس لە وەکو ژنانی ڕاگەیاندکا لە نێو دەستگاکاندا وەکو نەمایشکارێکە بیندرێت کە وەکو بڵێن کە لە بابەتی سیاسیدان دراوە بەڵام لە پشت ئەو پاڵنەرێکی دیکە هەیە ئەویش سیاسەتی دەستگاکەیە کەوا نیشانی بدات کە ژنان بڵێن لە نێو بابەتی سیاسیدان بەڵام لە پشت تواناکانەوە شتێکی دیکە هەیە بۆیە ئەبێت لێرەدا ئێمە کار بۆ ئەوە بکرێت کە ژنانیش هاوشێوەی پیاوان لە نێو دەستگاکانی ڕاگەاندندا دەرفەتی گونجاو و دەرفەتی یەکسانیان بۆ بڕەخسێت و کە گوێ لەمانیش بگیرێن تووە ئەمانیش لە نێو بابەتی سیاسی زیاتر دەرفەتیان بۆ بڕەخسێنێت وە هەرچەندە ژنان دەبێت بە توانە و ئیرادەی خۆیانەوە بێنە پێشەوە کار بۆ گەشەسەندنی ژنان بکەن کە لە نێو دەستگاکانی ڕاگەاندن جگە لە بابەتە تەفریعەکان بابەتە کۆمەڵایەتیەکان لە بابەتە سیاسەکانیشدا کار بکەن و ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو هەوڵە چڕانەی کە خۆیان بۆ پێشخستنی دەدەن کە بێنە نێو کۆمەلگا کە بیان هەوێت ڕۆڵی خۆیان نیشان بدەن یاخود جێدەستیان دیار بێت دەبێت هەوڵێکی جدی بدرێت و تەنانەت ئەبێت هەوڵ بۆ ئەو شکاندنی ئەو بربەستە کەلتوریانە یاخود ئەو بربەستە کۆمەڵایەتیان و دابوونەریتانە بدرێت کە ڕێگریان لێ دەکرێت کە ئەمان بێنە ئەو بوارەی کە کاری بۆ دەکەن بۆ بابەتی هاتنی پێشەوەی ژنانی ڕۆژنامەنووس کارکردن لە نێو بواری سیاسەتدا بە جدی و بە تایبەتی کە زۆر جار ئەبینین ئێمە شیکەرەوە یاخود چاودێری سیاسی ژنمان کەمە یاخود دەرفەتی کەمتر لە نێو دەستگاکانی ڕاگەاندن بۆیان ڕەخسێنراوە کە گویان لێ بگیرێت کە ئێمە زۆرێک لە ژنانی لێکۆڵەر ژنانی توێژەر ژنانی چاودێری سیاسمانەیە کە لەسەر ڕوودا و پێشاتەکانە دەوەستن و تەنانەت ڕابۆچوونی خۆیان هەیەوە بڵێن لەنێو کۆمەلگا کە ئێمە بابەتی سیاسی سێر ئەەکەین ئەبێت بابەتی سیاسی لە نێو هەموو کۆمەلگای کاریگەری لەسەر هەموو قۆناغەکان یان خوو بڵێن سێکتەرەکانی ژیانە دروست کردەوە هەموو کێشەکانی پێکەوە بەستۆتەوە بۆیە ئەبێت لە نێو کۆمەلگادا هەمیشە دەرفەتی یەکسانی ڕەگەزی بڕەخسێندرێت ژن و پیا بە واتای یەکسانی لە بڕیارەکاندا یاخود لە دەرفەتەکاندا وەکو یەک ببیندرێت هەر بۆیە ژنان بۆ ئەمە دەبێت هەوڵێکی جدی بدرێت هەم لە کار بۆ ئەوە بکەن کە بە کردداری نەوەکو بە قسە و دروشم چونکە ئێمە ئەگەر هەموو خوێندنەوەکان بکەین کە ڕێژەی ژنان بە گشتی لە نێو سیاست و ناوەندەکانی بڕیاردانە کەمترە ڕەنگە بە ڕێژەیی زیاتر بێ بەڵام وەکو چۆنایەتی کارکردن کەمتر بێت یان کەمتر دەرفەتیان بۆ ڕەسان بێت یان کەمتر ڕێگە بۆ ژنانە دەن کە بە عەقڵەتێکی ژنانە بیر ئەکەنەوە چونکە زۆرێکیش ئەوە لەبیر نەکەین کە زۆرێکە ئەو ژنانە ئەبینین و وا ئاماژە ئەکرێت کە ڕێژەیەکی زۆر لە ژنانە هەبێت بەڵام لە کۆتاییدا بە عەقڵەتێکی پیاوانە یاخود بە عەقڵەتێکی کەلتوری پیاوسالاری
کە تێیدانا ڕەنگی داوەتەوە بڕیار دەدەن یاخود بۆ ئاڕاستەیە کار ئەکرێنیان لە نێو سیاسەتی دەستگاکانی ڕاگەاندندا بەو شێوەی دەسەڵاتی خوان ئاڕاستە دەکرێن ئەبێ بەرهەڵسکاریەک هەبێت ئەبێت وا بکرێت کە ژنان توانە و ئیرادە و هێزی خۆیان نیشان بدەن و هەرچەندە بەشێکی کەمی لە ژنان توانیویانە تا ڕادەیەکی باش بگەنە و ئاستەی کە خۆیان بڵێن هەندێک دەستگا هەیە بەدەستی بە دەست ئەژمێدرێت کە ڕێژیان زۆر کەمە بەڵام لە کارمەندەکانی و هەمووی ژنن خوان کە دەستگایەک بەڕێوە ئەبەن ئەمانە هەمووی نیشاندەری ئەو توانایە کە ژنان دەتوانن هەم لە بابەتی سیاسی هەم لە بابەتی کۆمەڵاییدا جێخۆیان بگرنەوە تەنانەت کاریگەری لەسەر کۆمەلگاش دروست بکەن چونکە هەر کاتێک کە ژن لە نێو ناوەندی بڕیاردانا بوونی هەبێت ئەتوانێت شان بەشانی پیاوان یاخود لەگەڵ بڵێن بە هەردوو ڕەگەز بتوانن کۆمەلگا ئاڕاستە بکەن و تەنانەت کاریگەریش لەسەر شێوازی ئاڕاستەکردنی کاری میدیایی دەگۆڕێت ئەو کاتە زیاتر بڵێن میدیاکان دەبنە دەنگی پەراوێز خراوەکان یاخود دەنگێک بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا یان ئاڕاستنی یەخستنی کۆمەلگا یاخود ئەو شێواوەی کە لە ئێستادایان لە کۆمەلگادا هەیە یان کەمکردنەوەی تونوتیژەکان هەمویان ئەتوانێت ڕێک بخرێت ئەوەش بە ئەو دەرفەتەی کە بۆ ژنان دەرەخسێت و ئەو ژنانش کە بێنە ناو میدیادا بە ڕۆڵی ڕاستەقینە بگێڕن ئەمانە هەمووی تێکۆشان و هەڵ و خەباتی دەوێت هەرچەندە تێکۆشانی ژنان لە هیچ جونگەیەک لە جونگەکانە کۆمەلگانەوەستاوە بەردەوامە بەڵام هەموو ئەمانە بە هەوڵی یەخستن و هۆڵی یەکدەنگی و یەکڕێزی نێوان ژناندا بەبێ جیاوازی بەدی دێت. ئەمە لە قۆناغی پەروەردەکردنەوە ئەم گۆڕانکاریانە بەدی دێت بۆ نمونە لە نێو کۆمەلگای کوردی یانخود زۆربەی ئەو کۆمەلگانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستان بەگشتی لە شێوازی جۆری پەروەردەکردن هەمیشە وا بیرکراوەتەوە یان وا مناڵەکە پەروەردە کراوە کە گەشتە قۆناغی گەنجێتی کە ویستێتی لە بوارێکا خۆی هەڵبژێرێت پێوترا ئەم بوارە بۆ تۆنی ئەم بوارە بۆ پیاو یانخود ئەم بوارە بۆ پیاونی بۆ ژنانی ئەم جیاوازیە براوەتکاریە پەروەردەیە ڕۆڵی لە نێو بیرکردنەوەی ئەو گەنجە یانخود لەسەر ئامانجەکەی دروست بووە و لە بەشێکی دیکەشە ئەبینین کە زۆر جار کە ژنان ویستوانە بێنە ناو سیاست پیان وتراوە ئیشی سیاسی ئیشی پیاونیە کە زۆربەی ئەمانە لە نێو عشیرەتەکان خێڵێکەکان لە نێو کەلتوری پیاوسالاری زیاتر ڕەنگی داکوتاوە زیاتر ڕەنگی داوەتەوە و کە ئێستاش با ڕێژەیەک ئەم کەلتورە هەرماوە کە پێوترێت ئەمە بابەتی سیاسیەوەی بابەتی ژنیە ژن چی لە سیاست تێگات ئەمانە ڕەنگی داوەتەوە لە هەمان کاتیشدا ئێمە ئەگە سێری بە کۆی ڕێژەیەی سێ بکەین هەر لە سەرەتای دامەزراندنی پەرلەمانی کوردستانەوە پەرلەمانی هەرێمی کوردستانەوە هەتا ئێستا لە نێو دامەزراوە حکومیەکاندا لە نێو جونگە هەستیارەکاندا هێشتا بڵێن بە پرسیارەتێکی ئۆتۆ نەدراوە بە ژنان ینی ئەگە ئەمە سێریکەن لە بە پرسیارەتی باڵاوە هەم لە سەرۆکایەتی هەرم لە سەرۆکی حکوومەت لە ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران یانخود وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆتە ئێستا لە بە ژنان نەدراوە بڕوایان بۆەوە نییەکە ژن بتوانێت لە قۆناغێکی هەستیاردا بەڕێوەبەرایەتی بکات و تەنانەت ئەو ڕێژەیە کە ئێستا لە هەرچەندە بە هەوڵی تێکۆشانی ژنان لە سا 25 وەسی گۆڕا هەم لە نێو حیزبەکانە و هەم لە نێو پەرلەمانە ئەمانە هەمووی بۆ هۆڵە گۆڕانکاریە بوو بە هەر چەندە لە ئێستاشدا ئەو ڕێژێ بۆ ئەوە بوو کە مافی ژن زەوت نەکرێ و بتواندرێت هەر هەوڵی بدرێت کە بەشداری ژن هەبێت لە نێو دامەزراوەکاندا بەڵام هێشتا ئەو ڕێژەیە کەمە و نەتوانەوە تێپەڕانەوە تەنانە زۆرجار ئەو ڕێژێژە بینرێت کە دەسەڵات بڵێن بەسەریا زاڵ بووە یان ئەو ئەقڵەتە حیزبیە کە هەوڵ ئەدا ژن هەمیشە لەو چوارچێوەیەدا بێڵێتەوە کە لە ئامانج و بەرژەوەندیەکانی خۆیدا بێت و ئەمەش ئەگەر ڕەنگ بداتەوە لە نێو سیاسەت دامەزراوەکان تا ئێستا لە سەرەتای دروستبوونی هەرێمی کوردستانەوە تا ئێستا لە دامەزراوەکان بەپێی ئەو ڕێژەیە کە بەپێی و ئامار و تێژین و داتانە باز لەوە دەکەن و ئاماژە بۆەوە دەکەن کە تا ئێستا لە سا 5 تێنەپەڕیوە کە ژن بتواندرێت زیاتر پۆستی باڵاتر وەربگرێت
هەرچەندە ژنان زیاتر ئەگە سێر بکەین لە نێو بڵین وەزارەتە بڵین کەمڕەکان بۆ نمونە وەزارەتی ژینگە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی پێدراوە و ئەو وەزارەتانەی کە زیاتر لە نێو بڵین لە چارچەوەی کۆمەڵایەتی خۆیان ئەبینێتەوە ئەمانە زیاتر بە ژنان ئەدەدرێەوەکە بۆیە پەیوەندی سیاسی لە نێوان ڕۆژنامەنووس و ئەمە ئەوە گەڕێتەوە کە زۆر جار کەسێکی سیاسی دێ دەبێتە ڕۆژنامەنووسیان بڵین سیاسی کە لە بواری سیاسەتان شارەزایی هەبێت ئەمەش کە زۆربەی میدیاکانە ئەیبینین کە کەسێکی سیاسی زیاتر پیاوان هاتون ڕۆڵی ڕۆژنامەنووسیان بینیەوە تەنانەت لە ئامادەکردنی بابەتە بنکۆڵکاریەکان بابەتە ڕێپۆرتاژ و راپۆرتە سیاسیەکانی زیاتر لە نێو میدیاکانە بینیم کە بەدەستی پیاوانێ وەک بەدەستی ژنان زیاتر ژنان ئەکشێنن بۆ ئەو بابەتانەی کە پەیوەندی بە کۆمەڵایەتیە یان پەیوەندی بە هونەریەوە هەیە یان پەیوەندی بە هێندێک بابەتی ترکە دوورە لە ئامانجی کۆمەڵگا دیارەوە تەنانەت زۆر کات هەوڵ ئەدرێت ینی شێواندنێک دروست بکرێت لە نێوان بڵین توانای پیاوان و توانای ژنان کە ژنان زیاتر لە بابەتی سیاسیەکان دوور بخێتەوە تەنانەت زۆر جار بڵین پێشەلکاریش بەرامبەر بە ژنانی ڕۆژنامەنووس دەکرێت کە زیاتر بە پاساوی جۆراوجۆر لە ناوەندە سیاسیەکان دوور بخرێتەوە یانخۆ لە ناوەندە بڕیاردارەکان بکشێنەوە بە بیانووی جۆراوجۆر بەڵام سیاسی ینی پێوەستە هەم بە ژنەوە چونکە بڕیاردان لەلایەن ژنەوە دەتواندرێت کۆمەڵگایەکی تەندروست بنیاد برێت و بنێت و تەنانەت هێندێک پێشەلکاریش هەیە کە لە ناوەندە سیاسیەکان بەرامبەر بە ژنان دەکرێت و هەر ئەمە ژوای کردووە کە کەمتر ژنان بێنە ناوەندە سیاسیەکان وەکو هەموو ئەیبینین کە لە کاتی بە دیاریکراوی لە کاتی هەڵبژاردنەکاندا کە هەوڵ دەدرێت ئەو ژنانی کە دانیوێ بێنە ناو سیاسەت کە تەنانەت ئەگەر خۆشیان کاندید بکەن تۆمەتیان ئاڕاستە ئەکرێت تۆمەتیان بۆ دروست ئەکرێت بۆ ئەوەی بتوانێت کاریگەریە دروست بکرێت لە ناوەندە سیاسیەکانە بکشێنەوە و تەنانەت ئەو ژنانە پێش بخەن کە بە عەقڵەتی ئەوان کار ئەکات و بەرژەوەندی ئەوان لە داهاتوو دەپارێزێت بۆیە زۆر کات ئەو پێشەلکاریانەی کە بەرامبەریان ئەکرێت وا دەکات ژنان پاشەکشە بکەن بەڵام هەموو ئەمانە ئەتواندرێت ڕێگە چارەیەکی بۆ بدۆزرێتەوە تەنانەت ئەمەش بە یەکڕێزی و یەکدەنگی ئەو ژنانەین کە بتوانێت ژنانی ناو حیزبە سیاسیەکان هەوڵی ئەوە بدەن کە گەنجی داهاتوو و ئەو گەنجانەی ئەمڕۆ کە لەنێو بابەتێ تەنانەت لەنێو زانکۆکان کە بابەتی دیبلۆماسی و پەیوەندیە نێودەوڵەتیەکانە ئەخوێن و ئەتوانێت سوود لەوان وەربگیرێت و کە بهێنرێتە ناو بابەتی سیاسیەوە کە شێوازی گۆڕینی پەروەردەوە تەنانەت ئەرکی ڕێکخراوەکانی ژنانیشە کە بتواندرێت سەکردایەتی ژن دروست بکرێتەوە ئەو توانایان ئەو هێزە لەو ژنانەیە دەربخەن کە توانیان هەیە و بڵین فێر پەروەردە بکرێن کە بتوانن چۆن بێنە ناو قۆناغی بڕیاردان لەوێەوە پەروەردە بکرێن بۆ ناو ئەو سێکتەرە ئەو کەرتە بابەتە سیاسیانەی کە بتوانن ڕۆڵی ڕاستەقینەی تێدا بگرن و پێویستە کادر و ئەندامی نوێی ژنان لەنێو سیاسەتا ببیندرێت.